15 ساڵ پێکەوە ژیان و دیدار و کۆکردنەوەی زانیاریەکان و ڕیکۆردکردنی بە ڕیکۆردەرێکی بچووک لە زاری سەرۆک مام جەلالەوە کتێبێکی هێنایە بوون کە لە 900 پەڕە و 2 بەرگ پێک هاتووە. ئەو کتێبەش بە ناوی مام جەلال دیداری تەمەنەوەیە. بەرلین و پێکەوە بوون لە شوقەیەکدا و بوونی کاتێکی گونجاو بووە دەرفەتێک تا سەلاح ڕەشید بەشێک لە بیرەوەریەکانی سەرۆک مام جەلال بخاتە دووتوێی کتێبێکەوە. 15 ساڵ کارکردن بۆ یاخود دیدار بۆ لەگەڵ جەنابی مام جەلال لە سەرەتای نەوەدەوە دەست پێکە هەتا 2005 ئەو کاتە مام جەلال لە بەرلین بوو بەندە شەر لەوێ فرسەتێک هاتە پێشەوە کە هەردووکمان لە شوێنێکا بووین لە خانوویەکا بووین کاتمان هەبوو من بیرم لەوە کردەوە کە دیدارێکی کورتی ڕۆژنامەوانی بچووکی لەگەڵا ئەنجام بدەم ئیتر ئەو دیدارە بچووکە بوو بە دیدارێکی 900 لاپەڕەی. سەلاح ڕەشید ئامادەکاری کتێبی مام جەلال دیداری تەمەن بە کورسات نیوسی ڕاگەیاند. لەو کتێبەدا مێژووی بیرەوەریەکانی مام جەلال لە کۆیە و سەردەمی مناڵی و لە قوتابخانە و ژیانی خوێندکاری و پێشمەرگایەتی و چوونە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان و دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕاپەڕین و دروستبوونی حکومەتی هەرێمی کوردستان تا چوونە سەرۆکایەتی کۆمار لە 2005 دەگێڕێتەوە و بە وردی ڕووناکی خستووەتە سەر هەموو لایەنەکانی ژیانی سەرۆک مام جەلال. لەو قۆناغە ئەمە باسی سێ چارەک لە مێژووی ڕزگاری خوازی گەلی کوردەکە. مێژووی ڕزگاری خوازی گەلی کورد بێ مام جەلال نوقسانە. ناتوانانی تۆ باسی مێژووی ڕزگاری خوازی هاوچەرخی کورد بکەی باسی مام جەلال نەکەی. مام جەلال هەر مام جەلال نەما مام جەلال فاکتەرێکی گەورەی کاریگەر بووە لە ناو ئەو بزوتنەوەیە. لەبەر ئەوە مێژووی گەلی کورد لە بیستەکانە و ژیانی مام جەلال بەیەکەوە بەسراون لە یەکجا ناکرێنەوە. مام جەلال زۆر ڕاشکاوانە بێ پەردە بێ ئەم سەر و ئەو سەر ڕاستە و خۆ باسی هەموو شتێکی کردووە. هیچ شتێک نییە کە من لێم نەپرسی بێ. ڕەنگە هەنگێشت هەیە کە من لێم نەپرسیوە باسی نەکردەوە، بەڵام هەموو شتێکی باس کردووە بە هەردوو لاکەیەوە بە لە باشەکەی و خراپەکەی ئیجابی و سلبەکەی و لەو شوێنانەی کە پێویست بۆ ڕەخنە لە خۆی بگرێت ڕەخنە لە خۆی گرتووە. لە کتێبی دیداری تەمەنی مام جەلالدا چەندین وێنەی ناوازە و نەبینراو لە پاڵ چەندەها زانیاری سیاسی و ژیانی مام جەلال داخراوەتە ڕوو. ئەو کتێبە سەرچاوەیەکی پڕبایەخی مێژوویە وەک ئەوەی ئامادەکاری کتێبەکە لە کۆتایی بەرجی کتێبەکەدا ئاماژەی بۆ کردووە. ئەو کتێبە گۆشەیەکی جیاوازە بۆ بینینی ڕابردوو، هەروەها نەدژایەتیکردن نە لە بەرژەوەندی هیچ لایەن و کەسایەتیەکە، بەڵکو تەنها باسی دوێنەیە ئەوەی مام جەلال بینیوێتی و تێیدا ژیاوە. مێژووی هاوچەرخی کورد و مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بێ مام جەلال و بیرەوەریەکانی مام جەلال کەم و کورتی هەیە. ئەمە وتەی ئامادەکاری کتێبی مام جەلال و دیداری تەمەنە کە باز لە بیرەوەریەکانی سەرۆک مام جەلال دەکات لەلایەتیەوە تا کۆشکی کۆماری. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.